دیارە ئەم شەو حەشدی شعبی و هەندێک لە وەحدەکانی کە نازانم ناویان چییە سەر بە حکوومەتی عێراق هێرشیان کردو بۆ سەر چەند سەنگەرێک و هەندێک لە مەوقعەکانی پێشمەرگیان گرتووە. بەڵێ بریندار هەیە، شەهید هەیە، و بەڵام ئەوەی کە ئەو شێوەی کە پرۆپاگەندەی پێدەکرێت پرۆپاگەندەیەکی بێلایەنانە و خەبەری حەقیقی ئەوەکە نییە. ئەوە 4 ڕۆژە خەڵک کۆ دەکرێتەوە لە هەموو ناوچەکانی کوردستان دەبرێت بۆ کەرکووک، ئەوە خۆبەخشە هات. ئەمە نازانم تا ئێستا بۆ خۆبەخشانەی کە لە کەرکووکن چەندیان خوێنیان لە لووتیەوە هاتووە. ئەو هەموو هێزانەی کە باسەکرێت فلانجیان گرد و فلان هێز چۆ فلانجێ لە چۆن ئەو هێزانە ئەوێ لەوێ کەسی لێ نییە. من تەلەفۆنم کردووە، کەسی لێ نییە، هیچ هێزێک نەچووە بۆ ئەو سەنگەرانەی کە گیراوندا حەشدی شعبی لێیە. و ئێستا کە درەنگ نییە دەتوانن دابنیشین بەیەکەوە گفتوگۆ بکەین لەسەر هەموو ئەو کێشانەی کە هەڵواسراون بەبێ ئەوەی کە هیچ شەرت و پێشمەرجێک لەسەر یەکتری فەرزکەین. ئەوەی کە پەیوەندی بە ئێمەیە، ئێمە بە دروستکردنی دڵەڕاوچێ لە ناو خەڵک و هەوڵدان بۆ ئیتیامکردنی یەکتر یا بەکارهێنانی کەناڵی بۆر بۆ دروستکردنی ئەو دڵەڕاوچیانە پێم وایە خزمەتی نە شەهیدەکانمان نە ئەوانەی لە حیاتن نە جیلەکانی داهاتوو دەکەین. و قەتعەن خزمەتی ئەم گفتوگویانە ناکەین کە ئێمە بەتەمای لەگەڵ عێراق بکەین. ئێمە ئەوانەی کە ڕێفەرەندۆممان کردووە و ئەوانەی کە دوایی بە بەڵێ بڕیارمان داوە هەمومان بەرپرسین، هەر یەکە بە ئەندازەی خۆی بەرامبەر بە ڕێفەرەندۆم و بەرامبەر بە نەتائیجەکانی ڕێفەرەندۆم. بۆیە پێویستە تەحمل لە هەموو لایەکی ڕێفەرەندۆم بکرێ و تەحملی نەتیجەکەشی بکرێ. هاتنی سوپای عێراق بۆ ئەو مەنتیقەیە بە ئاگاداری ئەمریکا ناتوانێت بێ بێخەبەرم، ناتوانێت ئەمریکا بێخەبەرم، بەڵام ئەمە بەرنامەیەکی سێقۆڵی تورکیا و ئێران و عێراقە و ئێمە لەگەڵ ئەو بەرنامەیە دەبی بژین و هەوڵی چارەسەری کێشەکان لە ڕێگای گفتوگۆ بکەین. و هەموو لایە کوردستانیەکان ئاگایان لێیە، کەسێک نییە برێم لە ئاگام لێ نیە. هەموو لایەنە کوردستانیەکان بە یەکێتی و پارتیشەوە ئاگایان لەم بەرنامە سێقۆڵی هەیە.